لەوانەیە ئینسان بۆ 10 ڕۆژ 12 ڕۆژ ئەگەر خواردنی نەی تێبژی بەڵام لە هەفتەیە زیاتر نەبێ خەو ناژی. خەو سیستمێکی تایبەتە پەیوەندی هەیە بە مێشکە و بەرمەجە کراوە و بۆ بەتاڵکردنەوەی زۆر جار ئەو مادە ژەهراویانەی ناو لەشە و بۆ دووبارە خۆگونجاندنی مێشک جیهازی عەسەبیەکەمانە کە هیلاکە بێ ڕۆژانە پێویستە بە ئیسراحەت هەیە. مەسەڵەن تۆ ڕۆژانە ئیشەکەی مێشکی هیلاکە بێ پێویستە بە خەو هەیە، خەو دووبارە سەر لە نوێ ئەو هیلاکی و ماندووبوونیە و لە بیرە باتەوانێن چکە مێشک خۆی جیهازێکە هیلاکە بێ. جا خەو یەکێکە لەو هۆکارانەی کە ئیسراحەت هەیە بە ئینسان و پێداویستیەکە و پەیوەندیشی بە گەشەوە هەیە. یعنی توێژینەوەی ئەمریکیە لە زانکۆی واشنتۆنەوە بزانم بەنجامیان گەیاندووە ئەڵێ ئەو مناڵانەی کە ناخەون یا تێرخەو نابن نەگەوێتە هۆی توشبوون هەندێکیان بە ئۆتیزم بەڵکو گەشەی مێشکیشیان دواکەوێ.